دوای ئەوەی کە ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری لە ناوخۆی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە کۆتا گەیشت، لە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەریش بە ئامادەبوونی بەرپرس و کارگێڕان و ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی سنووری مەڵبەندەکە لە وڵاتی بەریتانیا کۆنفرانسی ئامادەکاری بۆ کۆنگرەی کۆمەڵی دادگەری بەڕێوە چوو. ئێمە کۆتا مەڵبەندی هەندەران بۆ ئەنجامدانی کۆبنەوە گشتەکان و ئەنجامدانی ڕاپرسیەک کە لیژنەی باڵای کۆنگرە ئامادەی کردبوو لەگەڵ دیاریکردنی ئەندامانی کۆنگرە. ئێمە بەهۆی ئەو منتیقە جۆغرافیە فراوانی کە هەیە دوو میکانیزممان بەکارهێنا، ئەوەی توانی ڕاستەوخۆ بەشداری قاعەکە بوو و ئەوانەیشی کە نەیانتوانی بە تایبەتی وڵاتانی ئەسکەندەنافیا و ئەوروپا ئەوانە بە ئۆنلاین بەشداری کۆنفرانسەکان کرد. من لێرە سوپاسی لیژنەی ئامادەکاری کۆبنەوەی گشتی یەکەم لێرە کە عەزەتێکی زۆران کێشا، دەستی هەموو لای خۆش بێت، دەستی کامێرەمان و ستافی پەیام و هەموو ئەو خەڵکانە خۆش بێت و ئەو خوشکوبرانەشی کە لە شارە دوورەکانەوە هاتن و عەزەتیان کێشا سەرکەوتنی و کۆبوونەوە گشتە ئینشاڵڵا بەرەو سەرکەوتنی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەریە. ئەندامانی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵ بە گەشتبینیەوە بەشداری کۆنفرانسی مەڵبەندەکەیان کرد و جیا لە پێشکەشکردنی چەند وتار و بابەتێک بۆ ئەندامان تێیدا. لە هەڵبژارنەکەشدا لە کۆی 4 کاندید 2 کاندید دەنگی پێویستیان بەدەست هێنا بۆ بوون بە ئەندامی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری. ئەندامانی سنووری مەڵبەندی هەندەران باسییان لەوە دەکرد کە زۆر گەشتبینن بە ئەنجامدانی کۆنگرە و چاوەڕێی گۆڕانکاری جددی و بەرەو پێشچوونی هەنگاوەکانی داهاتووی کۆمەڵ دەکەن. بەشدار بووین لە کۆنفرانس وەکو مەڵبەندی هەندەران و ئەلحەمدولیلا کۆمەڵی خوشکوبرایی زۆر ئامادەی کۆنفرانسەکە بوون و دەنگدانی بڵندەکدان کرا بۆ بربژێرەکان ئەوانەی کە خۆیان هەڵبژار. طبعا لە کۆی 4 بربژێر 2 بربژێر دەرچوون و بە شێوازێکی ڕێکوپێک و ڕاستەوخۆ کۆبرەکە ئەنجام درا و هەندێکش لە خوشکان و برایان نەیانتوانی لەبەرەوەی شارەکان دوورە و کۆمەڵە عوزریان هەبوو، ئەوانەیش بە ئۆنلاین بەشداری دەنگدانەکەیان کرد و الحەمدولیلا بە شێوازێکی سەرکەوتووانە بە ئەنجام گەیەنرا. باس بەخوای گەورە ئەمڕۆ وەکو ئەندامانی کۆمەڵی دادگەری بەشداریمان کرد لە کۆنفرانسی سەرخستنی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی. هیوادارین بێتەمایەی سەرکەوتون و بەرەوپێشچوونی کار و پرۆژەی ئیسلامی لە کوردستان ئەم کۆنگرەیە جیاوازتر بە کۆنگرانی ڕابردووتر بێتە گۆڕانکاریی جەوهەری لە ساحەی کوردستاندا بۆ کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا. بڕیارە لەم مانگەدا کۆمەڵی دادگەری پێنجەمین کۆنگرەی خۆی وەک وێستگەیەکی کاری حیزبایەتی ئەنجام بدات، پێداچوونەوە بە کارەکانی ڕابردوو بکات و پلانیش بۆ 4 ساڵی ئایندە دابڕێژێتەوە. بە تایبەت کەوا بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا بە لیستی سربەخۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات.